ماوەی 10 ساڵە لە کتێبخانەی گشتی کەلار خۆبەخشە و هەفتانە 2 بۆ 3 ڕۆژ وەکو کارمەندێکی ئاسایی دەوام دەکات. نێرگس سەرباری ئەوەی هیچ گرێبەستێکی فەرمی لەگەڵ حکوومەتی هەرێم نییە و موچەشی پێ نادرێت، بەڵام لەو ماوە درێژەدا دەستی لە کارەکەی هەڵنەگرتووە. ماوەی 10 ساڵە خۆبەخشم، تا ئێستا هیچ هینەکەم وەرنەگرتووە، دانەمەزراوم وەک خۆبەخشی بە ئیشم کردووە و تا ئێستای هیچم بۆ نەکراوە. ئەوەی کە کرد بێتم یعنی بە خۆبەخشی خۆم کردومە، هەوڵیشم زۆر داوە. دام و دەستگا خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێم پڕن لە کارمەندی خۆبەخش کە زۆربەیان زانکۆ و پەیمانگاکانیان تەواو کردووە. ئێرە نەخۆشخانەی قەڵایە، تایبەتە بە نەخۆشیە گوازراوەکان و سەرەتان نەخۆشی کۆرۆنا و دواتر کۆلێرا و ئێستاش نەخۆشی هەوکردنی پەردەی مێشک لێرە چارەسەر دەکرێت. ژمارەیەکی زۆر خۆبەخش لەم نەخۆشخانەیە بەبێ موچە ئەرکێکی قورسیان لەسەر شانە و بە خەونی دامەزراندنەوە کار دەکەن. 111 خۆبەخشمان هەیە کە ئەتوانرێت سوودی لێبینین لە زۆربەی بەشەکانە، بە تایبەتی نەخۆشخانەی قەڵاکە لۆدێکی زۆری لەسرە بەهاتنی نەخۆشی کۆرۆنا و دوایە کۆلێرا و ئێستش نەخۆشی هەوکردنی پەردەکانی مێشک تاوکێستا نەخۆشخانەی قەڵا بەهۆی ئەم کارمەدانەوە توانێتی باشترین خزمەت بە ناوچەی گەرمیان بگەین. وڵای حتمما ئێمە چەند ساڵە خۆبەخشیەکەین، ماندوویەکەین، شەو نخۆنیەکەین بۆ تەمای دامەزراندنی. یعنی دامەزرانی ژۆکەوە بینی لە شوێنەکانتر هەموو کاتی ئاوەڵایە بۆ ناوچەکانتر بۆ ئێمە هیچ هەتاکەی وا بێتە. جیاواز لەو دەرچوانەی زانکۆ و پەیمانگاکان کە بە خەونی دامەزراندنەوە خۆبەخشانە لە فەرمانگە حکومیەکان کار دەکەن، هەندێکی تر لە دەرچوان لە دامەزراندن ناومێدن و خۆیان کاری تایبەت بە خۆیان دۆزیوەتەوە یاخود لە کەرتی تایبەت کار دەکەن کە چیا یەکێکە لەوانە. بەڵام حەزم کردووە کە ئیشێکی تایبەت بە خۆمم هەبێ، بیرم لەم ئیشە کردەوە کە هەم مناڵ هەم گەورە هەم تەمەنی خۆم کە تێن یانی تێیدا مرتاح بن، بۆ نمونە ئافرەتەکان کاتە بەتاڵەکانی خۆیان تێدا بە مرتاحی بەسەربەرن، بۆیە بیرم لەم شوێنە کردەوە، مانگێکیش ئەبێ کراوەیە. سەرباری تێپەڕینی کات و نەهاتنەدی خەونەکەی کە دامەزراندنە، بەڵام نێرگس کۆڵ نادات و هێشتا ئومێدی هەیە کە حکوومەت دای بمەزرێنێت. ئومێدی ئەوەم ئینشەڵڵا چاوەڕوانیەوەم شتێکم بۆ بکرێت دا بمەزرێم، منیش وەکو برادەرانی خۆم چۆن ڕسمین، منیش ڕسمی بم، شتێکم بۆ خۆم هەبێ، ئیتر لەگەڵ هەوڵ و کۆشی خۆمان چاوەڕوانی شتێکم بۆ خۆم یان حکومەت بۆم بکە. لە کاتێکدا ژمارەیەکی زۆر خۆبەخش داوای دامەزراندن دەکەن، بەڵام حکوومەتی هەرێم پلانی دەستپێکردنەوەی دامەزراندنی نییە بە بیانووی قەیرانی داراییەوە و بە پێی نووسراوی ژمارە 37395 ئەنجومەنی وەزیران کە لە ڕۆژی 1/11/2022 دەرکراوە، هەموو جۆرە دامەزراندنێک ڕاگیراوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان.